بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامین لەگەڵتان ئێستا پاش وەڵامی پرسیارەکەمەوە بەڕێزانەی کە لێرن پرسیارەکانیان ڕاستاکەن هەرچەند داوای لێ بردنتان لە یەکەم لەبەری بەڕاستیم هەفتەیە زۆر بەپەلە بڕیاری ئەم بەرنامەیەمدا لەبەر ئەوەی کە میوانەکانم سەفەریان هەبوو لەبەرەوە کەسیشم بانگێژ نەکردبوو بۆ پرۆگرامەکەم بەڵام شانسی ئەمان لە جاران کاتیان زیاتر بەرەکەوێت سەرەتا وەڵامی پرسیارەکەم پێت وایە ئەگەر مەسەلەن حیزبێک ئەگەر پێکاتی یا شێواز و فۆرمی ئیشکردنی لەگەڵ سایکۆلۆجیەت و لەگەڵ ئەو حاڵەتەی کە خەڵک خۆی نەبینێتەوە لەناو ئەو حیزبە پێت وانە تووشی اختیرا ببێت بۆ نەرمونیانە کار بکە نا بۆ لەبەر ئەوە تاوەکو ئێستاکە ینی خەڵکی وڵاتی ئێمە نەگەشتەوە حاڵەتەی وشەی نافێر بێ یانی بە شێوازی کە بڵێن جوانترە یعنی هەمیشە کار لەسەر وشەی نابکاتن یاخود ڕخنە بکاتن وڵاتی مە زۆرێک بەشێک لە تەقلیدیدا هەیە لە وەرگرتنە وقتی کەم گوێگریشی باشە لە سیاسەتە گوێگریشی باش دەبیتن شت وەردەگرێ بەس هەمیشە ڕخنەی گوێگرتنەکە ناکاتەوە جارێکی کە نایەتن ڕخنە بکاتەوە وقتی کە ڕخنە ناکە ناتوانێت ئەو پێوەردانی برێ میانڕەوەکە باشیان تونڕەوەکە بەڵام لە حاڵەتی ئەوەی کە بەعنفەوە بەتوندەوە دێتن ئەو نەفسەتی خۆی بیدەکەوێتەوە ئەی بەلاوە تۆزێک مەقبولتە دەبێت لە ڕووی چی و لە ڕووی کە عاتیفێ تەئسیر لەسەر عاتیفێ و مرۆڤ دەکرێت ئەوەی لێکوانەدا کە تەئسیر لەسەر عاتیفێ دەکرێت بەڵام بۆ ئەو حاڵەتانش بەشێک لەو حاڵەتانە قبوڵە وەکوی گوتم لە ئەوروپا بەو شێوازەیە مەحاڵەتێکی ڕێژەی مەسەن لە ئەوروپاش ئەگەر ناخۆ لە ئەوروپاش خەڵکی متعاسیب هەیە لە ئەوروپاش خەڵکی توندڕۆ هەیە لە ئەوروپاش کەسێک کە مەسەڵەن لەگەڵ یەکە ڕوبەڕوو دەبنەوە هەم حاڵەتان هەیە بەس پەروەردەکەی ئەوان هاتووە لەو مدەی ئەم سە ساڵی ڕابردووە با بڵێن ئەگەر نامێژوی ئەوروپا لە سەدەی ناوەڕاست هەمووی عنف بووە خۆوانیش تووشی گۆڕانکاری بوون و گۆڕانیان کردووە تا هاتنەوە حاڵەتی ئێستاکەوە عنفی یعنی تونترین و عنفترین مێژوو لە سەدەی ناوەڕاستە مێژووی عنفی ئەوروپایە بەڵام ئەوان پەروەردەیەکیان بنیادنا ئێمە وتم لەم حاڵەتی ئێستاکەماندا ئەو ئەسبابانە ئەو هۆکارانەوەی کردیا کە من نەتوانین ئەو جۆرە پەروەردەیە بکەین کەواتە هێشتا ئەسبابەکانی بەردەوامبوونی ئەم عنفە لەناو ئێمەوە ئەم دەمانگیری و تونڕەویە هێشتا ماوەتەوە بەڵێ ماوەتەوە زۆر دێمەوە یەک قسێک بکەم هەندێک بۆچوون هەیە لە کوردار حتاوی کە مامۆستا ئیشارەتی پێکرد مامۆستا عەدنان کە دەڵێ هەندێک هینە مەسەری کوردی دەرێ کوتک دەزانی قۆناغڵی چی نەرێ کوتک دەزانی قۆناغڵی چی هەیە ئەم بۆچوونە لە ناو مێشی مەگەڵانە بووە لای ئێمە خراپتریشە لە سلێمانیاڵە شەقەزانێ قۆناغڵی لێرە کوتەکە یعنی مەزهەب چارە و کوتک پێنج کێشەیەشی دیکە ئێمە مەزهەب چارە و کوتک پێنج کێشەیەشی دیکە ئەوەیە کە وەختە کە دین ئێمە ناتوانین مامەڵە لەگەر نەز بکەین لەگەر دقیقا بکەین ئەوە خۆی دقیقی کوردەواریە مەزهەب چارە و کوتک پێنج بەس لە چ کاتێکە مەزهەب چارە و کوتک پێنج لە کاتێکە تۆ تاوانبارێک دەگری دەیبێتێ بەردەمی محکەمە سزاکەی خۆی وەردەگرێ ئەمە کوتەکێ نەگلی دەی ئەترافی بکەی بە کوتک زۆر باشە ئەگەڕێمەوە لات جەنابەوتێ من بۆچوونێکی جیاوازترم هەیە لە ناو بڕەکەیە لەسەر مۆزوعی انتخابات و ئەوە بەس بە کورتی تکە زۆر بە کورتی بەس مامۆستا باسی ئەوەشی کردوتی تاریخی عنفی ئەوروپی تاریخێکی زۆر قوڵە و ئەوان بە سیستماتیک کردویانە نازی تازەترین تاریخی عنف پیشان ئەیە کە ئێمە هەموو یەکێک کاچێتە ئەڵمانیا ئەگەر 4 کتێب بخوێنێتەوانێ ئەبێ 2 کتێبی باسی هۆلۆکۆست باسی جنۆساید باسی ئەوانە بخوێنێتەوە بەڕاستی بەڵام فترەیەکی زەمەنی 50 ساڵ بەسەر ئەم وڵاتە ڕۆیشت ئێستا ئەو عنفە بە شێوەیەکی راسیۆنال یعنی واقعی هاتوۆتەوانێ نەک بە کوتک نەک بە تفەنگ نەک بە توانەوەی جوولەکە بەڵکو بە شێوەیەکی مێشک دروستی کردوتەوانێ چۆن ئەم کە حملاتی انتخابی لە ئەڵمانیا ئەبێ ئێستا تەبان ئێمە پارتی چەپڕۆمان هەیە ڕاستڕۆمان هەیە نازیمان هەیە کە پیان ئەوترێت NPD ناسیۆنالە پارتای دۆیچلاند ئەم پارتایانە بۆیان هەیە و حەقی خۆیانە و قانونی ئەڵمانی ڕێگایان پێ ئەیە ئەو سپۆتانەی کە ئیکەن یعنی ئەو بڵێن دعای انتخابی کە ئیکەن لە تەلەڤیزۆنە ئەبێ کولی 5 ساعاتێک بۆ ماوەی دقیقەیە پیشان بیرێ ئەمە ئەنە ئەبینی کابرا ئافرەتێکی تورک پیشان ئەیە مەسەلەن بڵێن دعای انتخابی حیزبی ناسیۆنالیستی ئەڵمانی ژنێکی تورک پیشان ئەیە هەموو گیانی پانە جلی درێژی لە بەرایە لە شتێکی چڵکەنی لە سەرایە 2 زەرفی نایلۆنی بەدەستەوەیە پێی ئەڵێت لە پشتەوانێ لە سەری نووسیوە ئەڵێ خوا ئاگادارێ بێ بۆ ماڵەوە ئێمە پێویستمان بە تۆ نییە ئەمەش یەکێکە حملەیەکی انتخابی ڕاستڕەویە کەواتە ئەوەی کە لە کوردستان ناهەیە بۆ نمونە لە انتخاباتی ئەم جارەیە کە پارتە دەسەڵاتدارەکان بۆ نموناڵێ بەڵێ نەدەین کە گۆڕان پیشانی ئەدەین دۆڕان بۆ نمونە کە گۆڕانەکانی شەڵێن ئەو مۆمە داگرسێنە ئەسپەکە بسووتێنە کەواتە ئیتر ئەمە طبیعیە
ئەمە شتێکە دووبارە ئەبێتوانێ مەسەرەن شوێنێکی یاریکردنی مناڵ دروستەکەن بۆ ئەوەی کە پیشانی بن هەتا بێ مناڵی سەرزەرد کەمە بێتەوە و مناڵی سەرڕەش زۆرە بێت زۆر باشە بە کورتی طبیعیە مەسەلەن انتخاباتی کوردی تا ڕادەیەکی ئەوتۆ تونند و تیژی خۆی تیا بەرجەستە بکات کە بڵێ دۆڕان پیشانی گۆڕانین ئەو بڵێ بۆ نمونە ئەو مۆمەدا گرسێنە و ئەسپەکە بسووتێنە ئەمە طبیعیە ئەمە عوسارەی مۆزوعەکەی ئێمە نیە گوشراوی مۆزوعەکەی ئێمە نیە کە خۆی بەرجەستاکە لە لەحظەیەکی کێبڕکی سیاسیە ئەمە ئەگەر برن بۆی طبیعی نییە چونکە بۆ طبیعی نییە بە دیوێکشە طبیعیە چۆن دووشتی دژ بەیەک لێکە تا کۆ بکەینەوە لە هەمان کاتا تا ئەو حدودە طبیعیە ڕێی جیاوازە بێ ڕێی مخالیفە بێ ئەحزابی ترا بێ با پارتی هەبێ یەکێتیشە بێ گۆڕان هەبێ کۆمەڵ هەبێ یەکگرتووشە بێ با هەبێ وجودیشان هەبێ و مهمەی خۆشیان هەیە و تایبەتمەندی خۆشیان هەیە و با هەبێ تا ئەو نقطەیە مهمە کە خلافە بێ جیاوازیە بۆەوە ئەشبێ هەبێ چونکە ناکرێت دوو کەس پێوانە نامهمە کە بۆ نمونە لە ئەڵمانیا ئەگەر ئەمە ڕووبات ئەگەر پریشکی تونند و تیژی و شەڕی لێکەوتەوە هەموو وڵاتەکە ناگرێتەوە ناسووتێ کۆمەڵێ موئەسەسە هەیە هەموو مجتەمع بە یەک جار بەشداری شەڕی ئەم ڕەنگانە ناکا بەڵام لێرە بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە لەو کاتەیە ڕەنگە ناتەبیعی لەو تا تەبیعی و کاتێک کەوتم بەڵام لە شوێن ناتەبیعەکەی دەرەچێ نەک ناتەبیعەکەی نامەعقولیەکەی ناتەندروستیەکەی نائینسانیەتەکەی زۆر نائینسانێکی لەوەیە کە دەرەچێ ئەمە ئەوێ بیسڕێتەوە من سیرم لەم ئەحزابانی خۆمان دێ سیرم لە عشایرەکانی خۆمان دێ سیرم لە مامۆستاکانی خۆمان لە دکتۆرەکانی خۆمان لە مهندیسەکانی خۆمان هەر تاکێکی کۆمەڵگەی کوردی لە چی مهمەیەکا بێ لە دائیرە لە خێزان لە ژن لە پیا و لە حیزب لە دەسەڵاتە بێ ئەوێ بەرامبەرەکەی بسڕێتەوە بگەڕێنەوە بۆ ڕوحێتی یەکتر قبولکردنی لای شێخ ڕەزا و شوکری فەزڵی باشە بابەتێکی تونوتیژی کۆمەڵایەتی سیاسی چ ڕەبتی بە بابەتێکی ئەدەبی شێخ ڕەزا و شوکری فەزڵیەوەی شێخ ڕەزا و شوکری فەزڵی کە لە ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی داشۆرین شعری هەجوو بڕۆ بزانە چی بەیەکەکەن چەناها تێزی دکتۆرا و ماستەر لەسەر شێخ ڕەزا و شوکری فەزڵیە بەڵام تەواوی بکەم بەڵام لە هەمان کاتە دوای ئەو شەڕەجنیەوە کانێکی شیاوی سەرمێز نیەکەم بێ لە میسەر شعرەکانم ئەوت بەڵام لە سەرباری ئەوەش شێخ ڕەزا و شوکری فەزڵی کاتێک شوکری فەزڵی کە لە بەغا ئەگیریە شێخ ڕەزا و لای حاکم وەستەی بۆ کاوبەرێدا کاتێک کە شێخ ڕەزا ئەمرێ شوکری فەزڵی زۆر بەدڵ بۆ یەگری ئەمنە هاوڕێ دۆستیەکەن بەڵام ئەدەبێتێکیشان بۆ ئێمە خوڵقانوە کە ئەدەبێتی داشۆرین و هەجوو و شەڕەجنیەوە یەکتریان پێ قبوڵە من تۆ ئاسایە گەر تەواوی بکەم ئاساییە من تۆم پێ ڕەفز بێ تۆش منت پێ قبوڵ بێ یان پێت ڕەفز بێ بەڵام تا حدودی ناتە سڕمەوە تۆ ماهیەتی خۆتەیە پێکاتەی خۆتەیە هەبوونی خۆتەیە ڕۆڵی خۆتەیە کاریگەری خۆتەیە بەڵام بەڕەنگی جیاواز بەدەنگی جیاواز من ممارەسی حەقی خۆمەکەم و ئەشبێت تعرف الأشياء بأضدادها بە دژەکان دەبێ نایناسیتەوە سەرمانە بێ گەرما وجودی چییە گەرمانە بێ و سەرما وجودی زۆر باشە گەڕم وڵات لە بەڵام لە دواتر وەڵامم بەرەوە بەڵام بەو پێی کە جەناب لە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیایی شەکێت و لە دوای ئەوەی کە کۆمەڵە پێکدادانی تون مەسەلەن لە نێوان ئەو فرەکەڵچەری ئەڵمانیا ڕوویدا مەسەلەن اختصاسێکی تازەیە کە باسی ناوبژیوانی کولتوریەکە بەپێی ئەو مامەڵەی کە لەگەڵ خەڵکی جۆراوجۆرێکی بۆ ویشەکەتەوە لە ئەڵمانیا لەگەڵ جوولەکە لەگەڵ کووردا لەگەڵ فارسا لەگەڵ عەرەبا عەرەبی مەغریبی عەرەبی عێراقی ئەمانە هەستە بۆ حاڵەتە کردو هەندێک جار ئەوترێت بۆ نمونە ئەو میلەتانەی کە دەوڵەتیان نییە کە هەست بە کەمیەکەن مەسەلەن لەم لایەنەوە عقدەیەکی سیاسیان بۆ دروست بووە نوعی لە دەمارگیری سیاسیان هەیە بەڵام دواتر وەڵام بەرەوە فەرموو بەڕێز شکۆژاژلەی دەرچوی ڕاگەاندن باش سەرچاو سەرەتا بە وتەیەک دەست پێەکەم شتێک لە ناو کووردا هەیە ئەڵێ قسەی حەق توندا کاگرامیار باسی ئەوەی کرد کە لەناو ئەم کۆمەڵگەی ئێمەدا ڕەخنە نییە ئێستا من ڕەخنەیەکی بگرم لە بەڕێز کاگرامیار پێم وابێ بۆ چوونەکەی خۆم ڕاستە ئایا ئەگەر بەردەوام نەبم لە سەری پێی وایە ئەوە کارێکی باشە ئەگەر بۆ نەم شتێک پێم ڕاست بێ و شتەکە ڕاستیش بێ واقعی بێ مەبەستم لەوەیە بۆ من بۆ چوونێکم هەیە لەسەر شتێک لەسەر بابەتێک ئەگەر تون نەبم لەسەر بابەتەکە و بەردەوام نەبم لەسەر قسەکەی خۆم یعنی بەردەوامی نەدەم بە بۆ چوونەکەی خۆم ئایا شتێکی باشە جابسێری دووەمیشم بۆ ئاراسخان باسی ئەڵمانێک کرد ئایا پیوانیە ئەو کۆمەڵگەیانەی کە پێشکەوتون تونڕەون بەرامبەر نەتەوەکانی دەوروبەریان نەک لە ناو خۆیاندا ئێستا لە ناو کووردا لە ناو خۆمانە توندین بەڵام بۆ کۆمەڵگەکانی دەوروبەرمان وەکو لۆکەوەین زۆر کراون بۆیان بە هەموو شتێک داگیریان کرد زۆر باشە لە ڕووی شتی ترەوە ئەمجا پرسیارێکی شمەیە بۆ کاک عەدنان ئایا پیوانیە کە بوونی تونڕەوی گەشە ئەدا بە منافەسە
کە تاکەکان منافەسەیە بکەن و بۆی بەردەوام بن لەو سەرەوەی کە ئەو شتەی خۆیان پێ ڕاست بێت. سپاس زۆر دەکەم. سپاس دەستۆش. سەرچاوان فەرموو. گۆران حەسەن خوێنکار پرسیارێکم بۆ کاک ڕامارێ توونڕەوی سیاسی لە هەرێمی کوردستاندا یان باشتر وایە بڵین ئەو توونڕەویەی کولتوری تۆڵەسەنەوەی لە دەسەڵاتدارەتی کوردستاندا هەیە چی بەرهەمهێناوە؟ باشترین نمونەش بۆ نمونە هەوڵی تیرۆرکردنی پارێزەران یاخود وەکو خۆت وتەیەک و شەقەزانێ قۆناغ لەکوێیە یعنی بەکاروان کەمالی پارێزەریان ئەو وتیان بەسەرا تەطبیق کرد. زۆر سپاس. سەرچاوان بەڵێ دیار ئەیسا خوێنکاری زانکۆ دوو پرسیارم هەیە بۆ کاک عەدنان و دوو پرسیار بۆ کاک ڕامیار و پرسیاری شو ئاراسخان. عنف کاردانەوەی یان ئەمە بۆ کاک عەدنان لەسەر ئاسی تاکە کەس عنف کاردانەوەیە یان لە خودی ئینسانەکاندا دروست دەبێت کاردانەوەی کۆمەڵگایان دەوروبەرە یان لەسەر لە خودی ئینساندا دروست دەبێت و بۆ کۆمەڵگاش ئایا بوونی توندڕەوی لە کوردستان کاردانەوەی توندڕەویە بڵێن داگیر کراوە یان لە خۆیەوە سەرچاوی گرتووە ئەمە لەسەر ئاستی کۆمەڵ. بۆ کاک ڕامیاریش پرسیاریشی تر ئایا تەعەسوبی صحیح هەیە؟ دروست تعصبی تەندروست هەیە. ئاراسخان کە باسی ترادیشنی کرد کە ئەو شتانە ترادیشنەڵی قوبوڵ کراون ئایا شەرتە هەر شتێک ترادیشنەڵی قوبوڵ کرا خراپ بێ؟ و پرسیاریشی تر بۆ جەنابتان چ پێوەرێک هەیە بۆ ئەوەی ڕاستی و دروستی کردار و گفتارەکان بسەلمێنین؟ ئایا ئەوروپا پێوەرە بۆ ئەوەی کەشتەکان ڕاست بن؟ ئەوروپا کە لە ڕووی مادیە و پێشکەوتووە ئایا ئەکرێ ئەمەش بەکاربین بۆ ڕۆکۆمەڵایەتەکەی؟ باشە دەستخۆش زۆر سپاس بۆ کۆی پرسیارەکانە. بەڵێ کەس پرسیاری هەیە؟ فەرەدون پرسیارێکم بۆ مامۆستا ئاراس. مامۆستا ئاراس دەڵێ دەمارگیر و توونڕەوی لە تاکی کوردیدا هەیە بەڵام کاتێ هەمان تاکی کوردی لە ئەوروپاژی ئەو توونڕەوی دەمارگیری نامێنێ. ئایا ئەم توونڕەوی دەمارگیریە ناگەڕێتەوە بە قانونی وڵات کاتێک کۆمەلگەی کوردەواری وەکو ئەوروپانی لە ڕووی قانونەوە یا دەسەڵاتی کوردی خۆی سپانوی بەسەر کۆمەلگەی کوردەواری دەیات کۆمەلگەی کوردەواری مافی خورابێ؟ سپاس. سپاس دەستخۆش لە دوا پرسیارەوە مامۆستا. بۆ بەڕێز کاک عەدنان مەسلەیەکتان ڕۆژانەویس بابەتی عورف و عادەت بوو. ئایا کە سادەترین نمونە بۆ ئەوە شەرم و ڕێزی گەورە بچووکە ئایا لە کۆمەلگاویان لە ناو خێزان یان هەروە تاکێک لە کۆمەلگایە بێ من چۆن بتوانم دەمارگیری لەگەڵ ئەو شەرم و ڕێزەیە جیا بکەمەوە لە کاتێکە لەوانەیە پێویست بێ بۆ من ئەو شەرم و ڕێزە وەکو بوونی خۆم گرنگە وەکو بوونی خۆم چۆن گرنگە پێویستە ئەو شەرم و ڕێزەش هەبێت چۆن بتوانم شەرم و ڕێز لەگەڵ دەمارگیریکە جیا بکەمەوە؟ سپاس دەکەم. ئاراسخان بێ قانونی و بێ سیستمی و نوعی دەسەڵات کاریگەری هەیە لەسەر دەمارگیری؟ بێگومان من لە پێشەوتم کە بناغە نەبێت کە سنوور نەبێت بە ئەڵمانی ئەڵێن مناڵ گەورە کە هەست بەوە نەکا سنوورێکی لە بەردەما دروست کراوە. سنوور هەر ڕوخێنەر نییە، سنوور هەر خەڵک لە یەکتری گیان ناکاتەوانێ، سنوور ئینسانیش دروست ئەکا بۆی بەسەر ئەو سنوورە قووەتی خۆ تاقیکەیتەوانێ بزانی هەتا کەی ئەڕۆیتە سەروانێ ئەبێ وەڵام ئەبێ یەکێ بێ بڵێ بەسە بوەستە ئیگی ناکەویتە خوارەوە یا بەسە بوەستە ئیتر لێرەوە جێی تۆ نییە ئێمە ئەمەمان نییە کەواتە کە سنوورمان نییە کە بناغەمان نییە کە قانونی خۆمانمان نیە ئێمە ئێستا هەتا ئێستا ناتوانین بە خۆمان بڵین میلەتێکین کە ئەتوانین بە دراوسەکانمان بڵین ئیتر بەسە ئیتر دەستکاریمان مەکەن ئیتر پیامانە مەکێشن واتە ئەو توندڕەوی کە لە دراوسەکانی کوردستان ئەوانێ بۆ سەر ئێمە هاتووە ئەوە تووشی شەلەلێکی کردوین کە نەتوانین ڕێڕێوی خۆمان بدۆزینەوە کە نەتوانین قانونی خۆمان بدۆزینەوانێ لەبەرەوە بێگومان ئەوە هۆیەکی باشە مەرجە هەرچی شتێکی لە ڕووی ترادیشنەڵی و قوبوڵ کرایتر ئێمە پێمان خراپ بێت نەخێر کەس ئەوە ناڵێت ئەڵێم جۆرە خویەک هەیە جۆرە عاداتێک و تەقالیدێک هەیە کە لە ترادیشنەوە هاتووە ئێستا کاتی نەماوە کەواتە ترادیشن مەسەڵ کولتور و دابوونەری شتێکی مقدەس نییە ئەویش قابلی شیکردنەوە و پەلاماردانی ڕەخنەیە ئەگەر بەم هەبێ بڵێم کولتور چونکەم لەبەر ئەوەی کە ئەڵمان هەمیشە هەست بە گوناح ئەکا لەبەر بڵێن ساڵانی چلەکان ساڵانی بیستەکان لەبەر حرەکەی نازی هەرەوە نازانی کۆمەڵی کولتورناس هەڵ ئەستن بە تعریفی کولتور ئەڵێ کولتور چییە؟ کولتور بەشێکی ئێهێنی لەگەڵ خۆتە بەشێکیشی دەور و پشتەکەت کولتور حاڵەتی مثبەتی نییە بڵێ بەشێکیشی لە ڕێگا فێر ئەبیت
بەشێکی بەهۆی کۆنتاکتەوە لەگەڵ خەڵکە کولتور شتێکە ناوەستێ لە شوێنی خۆیان کولتور شتێکە پەرەی پێ ئەسەندێ اینجا ئەو ئینسانە هەتایە پرۆسسێکە کۆتایی نییە مەسەلی کولتور باشە مەرجە مەسەلە نەمەش پرسیاری دووەمێتی هەرێنی کاک دیار ئیسا باشە مەرجە ئێمە ترادیشنی ئەوروپا بکەین بە مودێلێکی باڵا ئەوەی کە لای ئەوان ڕاستە لای ئەمە ڕاست بێ ئەوەی کە ئەوان ڕەفزیەکەن ئێمە ڕەفزی بکەین مەرجە ئەوەی کە ئەوروپا لە حاڵەتی مادیاتە لە کۆی سلکەکانی مادیاتە کە پێشکەوتونی تر لە ڕووی ترادیشناڵیشەوە مودێلی باڵای ئێمە بن من ئەو شتە بە شێوەیەکی کابینم ئەوروپا ئێستا لاسایی کولتوری ئێمان کاتەوانێ کولتوری تاک ژیان هەر کەسە بۆ خۆی بەتەنها خێزان کە لە یەکتری جیا بێتەوانێ کە ئەڵێن لێرە شتێک بە کولی لە هەموو قسەکانی لە سەرەتای بەرنامەکەتەوە هەتاوەکو ئێستا ڕەفزی ناکاتەوە ئەگەر ئەوروپا لاسایی ئێماکەنەوە ئیتر بۆ نمونە بە بەس ئەگەر ڕێگەم پێبێت تەواو یەکەم بە پێچەوانە ئەوان کە لاسایی ئێمە ئەکەنەوە ئەزانن بۆچی بیریان لێ کردوێتەوانێ بۆچی لاسایی ئێمە ئەکەنەوانێ بەڵام ئەوەی کە من ئەیبینم من ئەزانم ئینسان ئەبێت چاو بکاتەوانێ بۆی هەموو شتەکان ببینێ هەتا چاو نەکەیتەوانێ شتەکان نابینی بابەتەکان نابینی ڕووداوەکان نابینی بەس ئەوەی کە من ئەیبینم لێرە ئێستا لە سەرئاستی کوردستانە یعنی لاساییکردنەوەیەکی کێرانەی ڕووکەشی هەیە بۆ ئەوروپا بەڵام بۆچی لاسایی ناوەڕۆکەکانی ناکەنەوانێ خۆ ئەوروپا هەموو ناوەڕۆکەکانی خراپ نییە کۆمەڵی ناوەڕۆکی جوان زۆر باشە ئەگەر ڕێمەوەلات کاک ڕامیار تۆنڕەوی کولتوری تۆڵە سەندنەوەیە کاک گۆران حەسە کردیوتی تونڕەوی سیاسی تۆڵە سەندنەوە بەرهەمدێنێتن هەموو زۆرە تونڕەویەک حەزی بە تۆڵە سەندنەوە هەیە چۆ تو کاتێک کە تونڕە دەبی هەمیشە بیلیوە دەکەی تۆڵە بسێنی یان بەر لەوێ گەر تۆڵەش نەسێنیەوە هەر حەزەکەی شەق بۆشێنی ئەمە سروشتی کەسێکی تونڕەوە وەختێک تونڕەوی سیاسی لە وڵاتی ئێمە بوونی هەیە پێشینەی هەیە ئەو تونڕەوە سیاسی لە وڵاتی ئێمە وەکو سەرەتا پێم باسم کرد ینی پێشینەی هەیە حاڵەتی ئایدۆلۆژیەکە پێشینەیە حاڵەتی ئەو پەرچەکردارێک کە مەزلومیەت کورد مەزلوم بووە لە بەرامبەر دەسەڵاتدارێتی عێراقا زوڵمی لێکراوە هاتووە پەرچەکرداری وەکە زوڵمەکەی خۆی وەلا بنێتن حتممە ئەتۆ کاتێکە عقدەی دەوڵەت تەسیری نییە عقدەی دەوڵەت دیچێکە لەو تەسیراتانە من لە نووسینێکە کاتی خۆی لە هۆکارەکانی دژنەوەی دەوڵەتی کوردیا ئەوم باس کردووە کورد هەمیشە هەستی بە عقدەی نەبوونی دەوڵەتی خۆی کردووە بەڵام هەمیشە بیری سیاسی لە بەرامبەر نارانی خۆیدا وەکو ئینتیمایەکی نەتەوەی کەم بووە بەڵام هەستێکی هەبووە بەڵام لە منملانی ئایدۆلۆژیدا زۆر بەهێز بووە بەنمۆژ عەبدوڵڵا جەودەدێکێک بووە لەو کەسانەی کە باوشی فکری مستەفا کەمال لاندرێت کەمال ئەتاتورک ئەوەی تورکیا بەڵام وەختێک کە ئەوان دێن ئیتیحاد و تەرەقی بەرەو پێش دەڕواتن عەبدوڵڵا جەودەد وەلا دەدەنێ کە عەبدوڵڵا جەودەد بە نەژاد کوردە ئەو خەمی فکری سێکولاریتی مستەفا کەمالیش خەمی فکری ناسیۆنالیستیتی یعنی تورک چۆن بەرەو پێشەوە باتن زۆر باشە یعنی ئیتر ئەوەیە کێشەکە لێرەدا ئەو هەستەنەتەوەیەکە کەمە بەڵام ئی تۆڵە سەندنەوەکە هەمیشە هەستی ئیدۆلۆژیمان زۆر باشە نەتوندا حتا ئەو شەڕانەی کە لە کوردستانیشە لە شەڕی ناوخۆیان ڕوویدا زۆریان فکرەکەن ئیدۆلۆژی بووە یعنی ڕق و قینەی کۆنە چەپێک بە ئیسلامیەکە تونڕەوی ئیسلامیەکە دژ بە چەپێکە مۆسن ئەو شەڕانەی کە لە نێوان یەکێتی و بزوتنەوە کاتی خۆی ئەو شەڕی ناوخۆیی لە نێوان مەسەڵەن پارتی و یەکێتیەوە کە ڕوویداتن هەمووی پێشینەیەکی ڕقوچینی هەبوو زۆر سپاس وەڵامەکەی کاک پشکۆ پرسیارەکەی نووسی جەنابەت ئەوەی کاڵێ ئایا تونڕەوی جەروای منافەسەی لێکەوێتەوە منافەسەیەکی تونڕەوانەشی لێکەوێتەوە چونکە تونڕەوی کات تەتەڕوفکەی دروستە بێ ئێمە مەرکەزێکمان هەیە چەقێکمان هەیە ناوەندێک ناوەندەکە ناوەندی معریفە بێ قیەم بێ ئەخلاق بێ ئەو شتە جوانە بەها ئینسانە نەبێکە هەیە بەڵام کەسێک دێ تەرەفەگرێ لەم مەرکەزە دەرەچێ ئەچێتە دەرەوەی مەرکەز کەنارگیرە بێ کە کەنارگیر بوو ئەوێ ئەوەی کە خۆی ئێوێ بیسەپێنێ ئەو تونڕەوەی کە ئەم تۆ ئەنجامێ دەی بەرەنجامەکە شێر تونڕەویە کردار و پەرچەکردار کە یاسایەکی فیزیاییە لە پێناسەکەی ئەڵێ پێناسەی پەرچەکردار ئەڵێ لە ئاراستەیە پێچەوانە و لە هێزیشە دوو هێندێ ئەو ئێمە تونڕەوی بەرامبەر تۆ بکەم تۆ تونڕەوەکەی تۆ زۆر بەقوترە بۆ من هەتاوەکو هێزەکەی قاراستەکەی پێچوانی هێزەکەشی دوو هێندێ تونڕەوی کەی ئاشتیانە بەرەنجام دێنێ لەوەی لە نەتیجەی تونڕەوی ئاشتیانە بەرەنجام بێ دوای شەڕ و شۆڕێکی زۆر ئەگەر تونڕەوی چۆن ینی بەچی یاسا و بەچی مەعایرێکە ئەو منافەسەی لێ بکەێتەوە منافەسەیەکی تونڕەویانەشی لێ ئەکەوێتەوە نەک منافەسەیەکی ئینسانیانەی معقولانەی ئاشتی پارێزەنی
لێ بکەوێتەوە لەو منافەسەیەوە کە لە تونڕێوەکە زۆر باشە پرسیارێکی کاک پشکۆ ڕاستەی جەنابتیەکەمەوەڵە تونڕەوی بەرام ڕاستە لە وەکو ترادیشن وەکو کولتور وەکو دابوونەریت ئەوروپا تونڕەونین دوای لە جەنابیشتە پرسمەوە بەڵام بەرامبەر لە ناو خۆی خۆیان ئەم حاڵەتە نییە بەڵام زۆر جار لە سیاسەتی دەرەوانامە بەرامبەر بە نەتەوەی بێکەسی وەکو کورد وەکو ئەفغان مەسەلەن وەکو هەندێک وڵاتی پاشکەوتی پڕ لە کێشە و ململانەی ناوخۆی خۆی بەرجەستاکە لە حاڵەت لە وڵاتی خۆیان مەسەلەن بۆ کەرێشکێکە گری بەڵام کیمیاویە فرۆشە بە مەستاجرێکیان کیمیاویە فرۆشە بە هەڵە بزە ڕەنگە دەوڵەتی شتا ڕادەیەک هەر موسسەیەگەر هەیە ئاگای لێ بێت ئەوان تونندڕەوی ئەوان لەوەی بڵێم بۆ دەری خۆیان قاسیترین و ڕقترین و ناڕەحەتترین نەتەوە بن بەرامبەر خەڵکانی تر لە کۆمەڵێک منزورە ئەوان خۆیان بە سەرداری جیهانەزانن بەدرێژایی دووفاقی خیتاب بوون خیتاب ئەوەی بە درێژای مێژوو ئەوان سەرمایەدائین بوونە دەسەڵاتدار بوونە ژێردەستە نەبوونە زۆر بەکەمی بە درێژایی مێژوو ئەوان بەو ئەزمە ئەقتصادی وڵاتی ئێمە تێنەپەڕیون بە درێژایی مێژوو ئەوان سپی پێست بوونە سپی پێز ماوەیەک ئەو ڕەونەق ڕەواجی هەبووە کە لای ئەوان عکسی ئەوانە بە درێژای ئەوان کولتوری ئەوان سائید بووە باڵا دەست بووە چونکە منۆچێر محسینی لە کتێبەکە باسەکە ئەڵێ بەردەوام وردە کللتور لە ناو گەورە کللتورە ئەتوێتەوە کللتوریان سائید بووە دەسەڵاتیان سائید بووە فەرهەنگیان سائید بووە فەلسەفەیان سائید بووە هەڵسوکەوت و تەعاملیان سائید بووە ڕەنگیشیان سائید بووە ئەمە وای کردو ئێستا خۆیان بە میلەتانێکی ئەفزەڵ بزانن بە پێچەوانەوە لەگەڵ میلەتی ئەمەی کووردا بە درێژای مێژوو خواردەست بووینە خۆخۆر بووینە یەکمان خواردووە میرژنەکانێکیان کوشتووە سەر میلەتی کورد ئەم عمالەتی بۆ شوێنێ کردەوە بۆ سەفەیەوە بۆ عوسمانی اینجا ئێستا ناوەکە گۆڕاوە ئەم بۆ ئێرانەوە بۆ تورک بە شێوازێکی تر اینجا کللتورەکانمان کللتوری بچووکن اینجا بە درێژای مێژدوشی ئەزەماتی اقتصادی بووینە خواردەستی عەرەب بووینە هەرچی کللتوری عەرەبەیە هەرچی کللتوری فاسدی عەرەبەیە بە ناوی ئاینی ئیسلامەوە ناو میلەتی کوردەوە چونکە زۆربەی عرف و عادەت هەمانە هەموو عرف و عادەتی فاسدی عەرەبات و ناو کللتوری کوردیەوە کراوە بە شریعەت و بە حەقێتی و ڕەوایەتێکیش پێدراوە جیاوازەکە لەکوێوە سەرچاواگرێ لێەوە سەرچاواگرێ ئێمەی میلەتی کورد عکسی ئەوروپای ئەوان لەناو خۆیانە یەکان گیرن بۆ دەرێ خراپن ئێمە لەناو خۆمانە خۆخۆرین بەڵام بۆ دەرێ بەردەوام خواردەست و پێڵاودانەری مەسینە پڕکەری ئەوانی گەورە کوردێک دێتە ئەم وڵاتە خەباتکەرە کوڕی شۆڕە سوارێکە هیچ سای بۆ ناکە ئەڵێ خوێ ڕێ هیچ نێوە چییە هەتا دوێنێمە بوو بەڵام جوندێکی عەرەبی کە باوکی نێزۆڵە ڕسمی لە پاڵاگرێ بەڵام پێناوێکە لە ڕەگەزپەرستی ئەمەی کە تۆ بەرامبەر بە عەرەبیەک دنیا سیفەتی ناشرینت ڕیس کردووە ڕەگەزپەرستی لێ نامەوە عەرەب بۆ خۆی عەرەبە ڕقم لێ نییە نایکوژم نایسڕمەوە بەڵام بۆ مەسەلەن هەموو سیفەتە خراپەکان بۆ بەسەن بەردێ لەو ئاسمانە بێتە خوارێ خێنە سەر ئیمپریالیزم و عەرەب و نازانم چی تێکەڵمان بووە ئێستا تاکە بەسیترین شت پێ بڵێم ئەگەر ئیجازەم بەی تەفسیری کەم چونکە غەڵەت لێمان وەرنەگیرێ ناو لێلانی مناڵ ناوێکی عەرەبی لێ نییە ئەڵێ مە ناوی سەحابەیە پیرۆزە کاکە بڕۆسی مێژووی ئیسلامی بکە یەک سەحابە لە سەردەمی پێغەمبەر لەدایک بووە هەمووی سەردەمی جاهیلیە ناژێرنەوە فلانە سەحابە هات بەلای پێغەمبەر عەلەیهی سەلام موسڵمان بوو فلانە کەس دەبڕۆسی کللتوری عەرەب کات لە بەردوو هۆکار ناو مناڵەنێ ئەڵێ ناوی خراپی لێ بنە بۆ ناوی خراپی لێ بنە ئەڵێ لەبەرەوەی بە چاو نابێ یەکێک ناوی قالۆنچەیە تەفسیریکە یەکێک ناوی پشیلەیە یەکێک ناوی ئاردا یەکێک ناوی دووپشکە نێ ئەم ناوە لە مناڵەکەیە لەم ناوە پیرۆزە کاکەم ناو بەچی حەقێک پیرۆزە یەکەم سەردەمی جاهیلیە جاهیلێتی عەرەب ناڕەحەتترین سەردەم بۆ دراسە بکەن چونکە من وەکو تەعەسوب نایرێم ئەو با ئێستا لە خۆی بنێ بەس من بۆ مناڵەکەم ناوێکی عەرەبی لێ بنەم لە کاتێکای سەردەمی جاهیلیە ناوی قالۆنچەیە دووپشکە ئاردا پشیلەیە زۆر باشە ئەمە لە سەر حاڵەتی ترادیشناڵ بەڵام ئێمە مەسەلەن ئێستا گەر ئەو کتێبانەی کە زۆرێک لە کاتب عەرەبیەکان نووسیویانە یاوەریان گەڕاوە لە کتێبخانەی کوردی بیهێنەرە دەرەوە ڕەنگە شتێکی ئۆتۆ لە لای ئێمە نەمێنێتەوە کە بەرهەمی ڕیسێرچی عەقڵی زانکۆکانی ئێمەداعاتی ئێمە بێ بەڵێ بەس بۆ سلبیەتەکانم وت چ ئەوروپا چ کللتوری عەرەب چ کللتوری هند هەر کللتورێک بگری ناگار عەرەب ناڵین ئیجابێتیان نییە بە تەبیعەتی حاڵ ئێستا زمانەکەمان زمانێکی ئیندۆ ئەوروپیە کۆمەڵێک گوشایە ئێستا زوخەر عەرەب عوسمان لە حەیرانێکە زوخەر ئەڵێ بە ئاسکی گەڕۆکی ناوێتی زوخەر وشەیەکی ئەڵمانیانی گەڕۆک لە ئەڵمانەشەیە ئەم کولتوریە فەرهەنگیە زمانیە هاو بەشەمان هەیە ئێمە لەگەڵەکە من نامەوێ بڵێم ئەوان بسڕینەوە شتە جوانەکانیشانەیە کاریگەریان بەسەریشمانەوەیە کاریگەریمان بەسەرێنەوەیە بەس من ئەڵێم هەرچی کللتوری فاستی عەرەبکە هاتن ناو ئێمەوە سبغەیەکی شەرعی بوونی پێدراوە قانونی پێدراوە مقدساتی پێدراوە لەسەر ئەمینەی مامۆستا عەبد ناکرد ئیجازە بێ
ئەوەی کە مامۆستا باز دەکاتن ئەمە وەکو ئەو زوعفەیە کە وتم لە کووردا هەیە مۆزوع ئەیدۆلۆژیەکەیە کاکە نەهاترین عرب خۆشی ئەوەی بەرامبەر بە ئیسرائیل هەیە قوربان مثلا ئەویش تعنێکیان لێ گیری ئەڵێن مثلا نەک مەبەستم لە تەنها ناوی عەربی کاکە خۆ ئایدۆلۆژیەکان فەرموو کاسترۆ جیڤارا بەم دوایانە واشنگتن تایگەر فلان ناو کورد ئەو جۆرە ناوانی نێ ئەوانەی کە لە ئێران بوون ناو فارسیەکان دیدەنێ ناوەکانی فارسی ئەم لە عەرب ئەو لە فارسی پێشینەی زوو ئەمە هەستکردن بە کەمی نییە بەرامبەر بە گەلی سەردەست ئەمە ینی زۆرێک سیفەتی گەلی ژێردەستەیە بەڵام بەو جۆرەژنە بەو چەشنەنا زۆر جاروەیە ئەوانەی کە گەلێکی کەمن لە شوێنە کا ژێردەستە بینێ هێندا زیاتر خۆیان پاراستووە بەڵام ئێمە لە فەرهەنگە ئەمە ناپارێزی نەک لە کاتی ژێردەستەیە لە کاتی سەردەستەیی ئێستای خۆمانە تەمەشا بکە کەناڵەکانی ڕاگەاندن زۆرێک بە گۆرانی عەربی بە گۆرانی فارسی بە گۆرانی تورکی بە گۆرانی ئینگلیزیەوە دەیگرن یعنی ئەوە سایکۆلۆژێتی تاچی کوردیە لە هەستکردنا بۆ خۆشە بەڵام ئەمەی تۆش مەسەن تەتەڕفی تیا بکەین پێ دوایە تەلەبەیەکی جامعە کە ناوی مەسەلەن ئاڤە و لاڤێ و لە بری ئەوەی کە تەشی بڕێسێ لاپتۆپێ لە باوەشایە پێ دوایە دانیشە گوێ لە تەشی بڕێسێ بگرێت ناو فەرهەنگ شتێکە پێشکەوتنی ئەوە تەکنۆلۆژی شتێکی دیکەیە بەڵام یعنی ئەوە ئەمە جیاواز کابراایەک لە خەلیجی لە کەنداوی عەرەبا دێتە سەر ئیزاعەکەشی ناو ئیزاعەکە بە چەفی عەگارێک زۆر سپاس ئاخر وەڵامی ئەم پشکۆم نەدا بۆ ڕەخنەی تون بەردەوام ئایا گەرمە بە تون بە بەردەوامی ڕەخنەکە نەکەین ناگەین بە حەقیان وەڵامی نادەینەوە ئەمە وتم لە بەرەوەی ناوڵاتی ئێمە ڕەخنە نەبووە هەمیشە ڕەخنە مەقبول نەبووە ئەوەی ئێستاکە هەز دەکاتن ئەگەر بە توندی نێگڵێتن حیزبەکەی دەسەڵاتەکەی باوشی دایشی هەر کەسێکە وەڵامی نادێتەوە زۆر باشە بە کورتی دوا کۆمنت بۆ تۆی لە 1 دقیقەدا لە 1 دقیقە سپاس دەکەم وەڵاهی من شتێک ئەڵێم کە ڕەنگ کەس بەدڵی نەبێت دەمارگیری و توندڕەوی لە دروستکردنی شتێکە ئەبێت ڕێگای بدرێت ئەگەر میلەتی ئیسرائیل دەمارگیر نەبووە توندڕەو نەبووە لە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلە لە دروستکردنی کولتور و قانون و سیاسەتی خۆیە ئەمڕۆ ئیسرائیل هەتا ئەمڕۆ دروست نەبوو و یەک مەسەلی بچکۆلانە کولی مناڵێکی ئیسرائیلی کە ئەچێتە ڕەوزەوانێ یەکەم ڕۆژ کە داخەڵە بێ پەتێک لەم تەختەیەک لەم بەر بۆ ئەو بەڕا ئەکێشرێ ئەو مناڵە ئەبێ بەسەریا بڕە مەترونیوێک بەرزە نەکەس دەسی ئەگرێ نە هیچ پێی ئەڵێ لەم بەر بڕۆ بۆ ئەو بەر یارمەتی دەرر نییە بەس خۆتی میلەتی کورد لە هیچ شتێک فێر نابێ ئیسرائیل فێر بوو بەڵام هەز ناکەی تا ڕادەیەک من بەداخەوە کاتم نەما هەز ناکەی بە مطلقی زۆر جار قساکەی مەسەلەن میلەتی کوردی بە هیچ جۆرە فێر نابێ مەسەلەن تەنیا ڕێگای ڕزگاربوون لە قوربەسەری و بەدەزێنانی دەوڵەت بەستەنیا بریتیە لە تونڕەوی و دەمارگیری چونکە بەڕاستی زۆر دراسەژەیە ئەوەی کە ئیسرائیلی پاراستووە ئەوە کاری لۆبیکردنە لە پەرلەمانەکانی دنیاە ئەوە عەقڵی ئیکۆنۆمیە نەک دەمارگیری و تونڕەوی و شەڕەتەقە و ئەوە دیموکراسی من باسی دەمارگیری شەڕەتەقە ناکەم کولتوری زۆر سپاس دەکەم بنەران بەڕز و خۆشەویستی هیوادارم توانی بتمان سەرنجتان ڕابکێشین و بابەتەکەمان جێی سوود بوو بێت و چەندین پرسیاری تازەی لەلای ئێوەش وروژاند بێ ڕێزی ڕەنسەنگای و کۆی ستاڤی نارتیتان پێشکەشەکەم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.